لە دەرسی پێشوە ئیمامی غەزالی باسی هۆکارەکانی خۆشەویستی خۆی بۆ کردین، فەرمووی هۆکارەکانی خۆشەویستی خوا جەلە جەلالوهو لە دوو خاڵە کۆ ئەبێتەوە. یەکەمیان چەندێک ئینسان عیلاقەی خۆی لەگەڵ دنیا ببڕێ، لەگەڵ نیعمەتەکان ببڕێ و منعیم ببینێ، ئەوەندە زیاتر مەحەبەتی خۆی زیاتر ئەبێ. فەرقی نێوان کافر و موسڵمان تەنها ئەمەندەیە، کافر سەیری نیعمەتەکان ئەکا، موسڵمان سەیری منعیم ئەکا، ئەو کەسەی کە نیعمەتەکەی بەخشیوە. دواتر خاڵی دووهەمی بۆ باس کردین، فەرمووی چەندێ معریفەتت بەخوا زیاتر بێ و زیاتر بیناسی ئەوەندە زیاتر خۆشەوێ. کۆمەڵێ نمونەی بۆ هێناینەوە کە سەرنجمان ڕابکێشێ. ئەگەر سەیری خۆرکەین، ئەگەر سەیری ئادەمی بکەین، ئەگەر سەیری هەموو مەخلوقاتەکان کەین، ئەگەر بین بچووکترین مەخلوق هەڵبژێرین کە مێشولەیەکە و سەیریکەین، یا سەیری گوڵستان و ژیانی هەنگێککەین، لەوێ معریفەتمان بۆ خوا جەلە جەلالوهو چەند زیادەکە و چۆن خوا ئەناسین و چۆن کە معریفەتمان زیاد بوو مەحەبەتمان بۆ خوا زیاد دەبێ و ئەوەش بریتیە لە عەقیدەی ئیسلامی و دامەزانی عەقیدەی ئیسلامی لە دڵ دەرونی ئینسانی موسڵمانە. ئەمڕۆ ئیمام ئەوێ باسی ئەومان بۆ بکە بۆچی خەڵک لە نێوان یەکترە پلەبەندیەک هەیە، ئەزانی کەسێک خۆشەویستی زۆرترە کەسێک کەمترە. هۆکاری ئەمە چییە؟ ئایا مەحەبەت سفەتێکی ثابت نیە لە دڵە؟ بۆچی لە هەنێک کەسە زیادەکە و لە هەنێک کەسە کەمەکە؟ و هۆکاری ئەم زیادی و کەمەیە چییە؟ ئەفەرمێ فعلم أن الناس مشتركون في أصل الحب. بزانە هەموو خەڵک ئیشتراکیان هەیە، هەموو مشترکن یا مشترکن لە چیا؟ لە ئەسڵی حب و خۆشەویستیە. چکە مەسەلەی حب لە دڵە ئەگەر زەڕەیەک بێت، ئەگەر کێوێک بێ، لە ئەسڵەکەیە کە زەڕەیەکە هەمومان ئیشتراکەکەین، هەمومان پێکەوە، لكنهم يتفاوتون لتفاوت المعرفة. جیاوازی لە نێوان خۆشەویستەکانیانە ئەبێ بە ئەندازی ناسینی زیاتر. فكثير من الناس ليس لهم من معرفة الله تعالى إلا الصفات والأسماء التي قرعت أسماءهم. أفرمي هندي لخلشي تنها أوندە خوای ناسیوە، هەندێ ئەسما و صفاتی بەرگوێ کەوتووە، هەر ئەوەی کە بەرگوێ کەوتووە ئەوەندە خوای ناسیوە زیاتر نازانێ. بەڵام کەسێک کە عالیمە و چاوی کراوەتەوە کە هەموو سونعەتەکانی خوا سەیرەکە لەسەر زەویە، هەندێک جار عەقڵی خەریکە ئەوەستێ لە ئاز دەسەڵاتی گەورەی ڕەب العالەمین، هەتا زیاتر نیعمەتەکانی خوا ئەناسێ، زیاتر عەزەمەتی خوا لە دڵیا تەسبیت ئەبێ، زیاتر خۆشەویستی خوا لە دڵیا گەشە ئەکا. دەی ئەم ناسینە وای لێ ئەکات کە زیاتر بە دوای سونعەکانی خۆیان بگەڕێ، بچێ بە دوایانە لێکۆڵینەوە بکە، هەتا وەکو ئەگاتە بەحرێکی بێپەی، بەحرێکی بێکەنار. چونکە مەسەلەی مەخلوقاتی خوا ئەندازەی نییە. ساڵانە ئێمە ئەزانین دەیان جۆری نوێ لە مەخلوقاتی خوا لەسەر زەویە ئەدۆزرێتەوە، هەتا ئێستا ئینسانیت پێی پێ نەبردووە. لە ناو دەریاکانە، لە دەرەوەی دەریاکانە، ورد و گەورە و بچووک و ئەنواع و ئەشکاڵ، ساڵانە چەندین هەسارەی تازە ئەدۆزرێتەوە کە ئینسانیت پێشتر عەقڵی پێ نەشکاوە یا دەرکی پێ نەکردبوو. دەی هەموو جارێک کە عیلم پێش ئەکەوێ، ئەندازی ئەوە عەقیدەی موسڵمانە ثابت و ڕاسخە بێ.